سەبارەت بە پێداگریەکانی پارتی دیموکراتی کوردستان سەبارەت بە هەڵبژاردنەکان و ئەم دۆخە چەقبەستووی کە لەبارەی هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستانەوە هاتوتە ئاراوە زیاتر گفتوگۆ ئەەکەین سەبارەت بەم پرسە. ئاری نانەکەلی ئەندامی کۆمیتەی ناوەندی پارتی هەولێر لەگەڵمان ئەبێت کە بەم پرسیارە لەگەڵ بەڕێزیان دەست پێکەین. ئەم کاتت باش پارتی دیموکراتی کوردستان چەند جارێکە جەخت لەسەر ئەم بابەتە دەکاتەوە کە ئەویش بەڕێوەچوونی هەڵبژاردنەکان ئایا پێچان وایە هەڵبژاردنەکان لە کات و ساتی خۆیدا بەڕێوە دەچێت؟ ئەم کاتێ ئێوەش باش زۆر سوپاس. لە ئێستادا بابەتی هەڵبژاردن پرسێکی گرنگ و گەورەیە هەم لەسەر ئاستی دنیا لەسەر ئاستی هەرێمایەتی و بە پێی بنەما دیموکراتیەکان لە هەر شوێنێک گرنگە کە چەند ساڵێک هەڵبژاردن تەواو بوو لە کاتی خۆی کە ڕادەگەیەندرێ هەڵبژاردن ئەنجام بدرێتن. بەنسبەت هەرێمی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان کە پێشتر جەختی لەوە کردیتەوە کە هەڵبژاردن لە وادەی خۆیدا جێبەجێ بکرێ، لە ئێستاشدا جەخت دەکاتەوە کە هەڵبژاردن لە کاتی خۆیدا ئەنجام بدرێتن کە بەپێی ئەو ڕۆژەی لەلایەن سەرۆکایەتی هەرێمی کوردستان لە 11 ئەم ساڵ دیاری کرایە ئەنجام بدرێ. بابەتی پرسی هەڵبژاردن گرنگە و پەیوەستە بە بنەما دیموکراتیەکان لە هەرێمی کوردستان و تێڕوانینی ناوەندە جیهانیەکان و دنیای دەرەوە و هەموو ئەو زەخت و ئەو داواکاریانەی هەیە کە دەبێ هەڵبژاردن لە کوردستان ئەنجام بدرێ. پارتی وەکو هێزێکی گەورە لە کوردستان کە هەمیشە لە دوای ڕاپەڕینەوە داوای ئەوەی کردێ کە بە پێی سیستەمی هەڵبژاردن لە کوردستان ئەنجام بدرێتن، بۆیش داکۆچی لەوە دەکاتن لە ئێستاشدا کە هەڵبژاردن لە کاتی خۆیدا ئەنجام بدرێتن. بەڵێ بەڕێز ئاری لەگەڵ یەکێتی لەبارەی هەڵبژاردن ناکۆک بوون، ئایا ئەو ناکۆکیانەوە لاوە نراون هیچ بڕیارێک هەیە کۆ ببنەوە پێکەوە؟ لە پێشتردا چەندین کۆبوونەوە کرا لەسەر ئاستی مەکتەبی سیاسی و لیژنەکانی هەڵبژاردن. کۆمەڵێک بابەت لەو کۆبوونەوانە باس کرایە، بەڵام لە ئێستادا هیچ بڕیارێک نییە لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان کۆ ببینەوە. باشە، بابینە سەر شێوازی هەڵبژاردن کە بە شێوەیەک هەڵبژاردن ئەگەر بکرێت ئەوە ئەنجامەدرێت، چەند بازنەی ئەبێت یاخود کێ سەرپەرشتی پرۆسەکە دەکات، میکانیزم و سیستەمەکەی چۆنە بێت؟ بەپێی بڕیاری دادگای فیدرالی لە قانونی حوتی بەرکار کە ئەمە کۆمسیۆنی عراق سەرپەرشتی هەڵبژاردنەکان دەکاتن بەپێی ئەو سیستەمەی کە هەیە و ئەگەر هیچ ڕێگریەک نێتە پێش یاخت هەر لە کاتی خۆی داکیت جێبەجێ دەکرێتن، بەڵام ئەوەی جەنابەت باس کرد هەر لە ڕێگای کۆمسیۆنەوە جێبەجێ دەکرێت. باشە بەڕێز ئاری، ئایا کوردستان ئەوەندە زەخیرەی دموکراسی هەیە کە ئەنجام نەدانی پرۆسەی هەڵبژاردن کاریگەری نەخاتە سەر، یاخود ئەنجامدانی هەڵبژاردن کاریگەری لەسەر ناوبانگی هەرێمی کوردستان چییە بێت ئەگەر ئەنجام نەدرێت؟ ئەو چ لایەنێکیش تا ئێستا بۆتە بەربەست لە بەردەمی ئەنجام نەدانی؟ تاخیربوونی هەڵبژاردن یاخود ئەنجام نەدانی هەڵبژاردن کاریگەری و خراپی دەبێت لەسەر نێوبانجی هەرێمی کوردستان، لەسەر بنەماکانی دیموکراتی و هەر لایەنێکیش بربەستبی یاخود لەگەڵ هەڵبژاردن نەبێتن خۆی تەحملی مەسئولیەتی ئەم بابەتە دەکاتن. لەبەرەوەی هەڵبژاردن پەیوەندی بەلایەنێک و دوولایەن نییە، پەیوەندی بە چارەنووسی هەرێمی کوردستانەیە، پەیوەندی بە خەڵکی کوردستانەوە هەیە و جێبەجێکردنی بنەماکانی دیموکراتیە و دەستا و دەستکردنی دەسەڵاتە لە ڕێگای دیموکراسی و هەڵبژاردن. بۆیە هەر لایەنێک بربەست بێ خۆی تەحملی ئەم بابەتە دەکاتن و دەکەوێتە بەردەمی خەڵکو و ئەو ڕێگریانەی کە هەر لایەنێک بیکاتن. باشە کاگاری، ئەگەر هات و کۆمیسیۆن نەیتوانی هەڵبژاردن لەم ساڵدا ئەنجام بدات، چ کاریگەریەکی ئەبێت؟ هەموو هەوڵەکەیە کە لە کاتی خۆیدا جێبەجێ بکرێ، مەگەر لایەنە تەکنیکەکەی ئەگەر تەخیرمان بکاتن، یاخود ئەو بڕیارەی کە لە عراق دەربارەی هەڵبژاردننی پارێزگەکانی عراق هەڵبژاردن ئەنجام بدرێت، بێگومان ئەمەش کۆمیسیۆن هەردەیکە ڕەنکە زەختێک بکەوتە سەر کۆمیسیۆن
نەتوانی هەموو ئەو بابەتانی کە دێتە پێشێ جێبەجێ بکاتن. بەڵام ئەوەی هەیە تا ئێستاکە کە سەرۆکایەتی هەرێمی کوردستان هەژدەی مانجی 11 ئەم ساڵی دیاری کردیە بۆ ئەنجامدانی هەڵبژاردن و پارتی لەگەڵ ئەوەیە کە لە کاتی خۆیدا بکرێ مەگەر ئەگەر لایەنی تەکنیکیان بابەتێکی تر لەسەر ئاستی عراق و هەرێم بێتە پێشێ. باش جەنابەت ئاماژە بۆ ئەکەیت کە پارتی دیموکراتی کوردستان جەخت لەوە دەکاتەوە کە هەڵبژاردن ئەنجام بدرێت. ئایا پارتی دیموکراتی کوردستان هەموو ئامادەکاریەکی ئەنجام داوە بۆی کە پرۆسی هەڵبژاردن بکات؟ پارتی دیموکراتی کوردستان ئامادەی تێدایە بەڵێ بە نسبەت وەکو هێزێک ئامادەی تێدایە کە هەموو ئامادەکاریی خۆی کردیەوە حازرە بۆ ئەگەر هەر کاتێک هەڵبژاردن بە تایبەتی ئەم ساڵ ئەگەر لە کاتی خۆیدا جێبەجێ بکرێتن. نەکەر پارتی دیموکراتی کوردستانەوەی من بیستم بەشێک لەلایەنە سیاسەکانیش ئامادەیان تێدایە کە هەڵبژاردن لە کاتی خۆیدا ئەنجام بدرێت. باشە دوێنێ سەرۆکی هەرێمی کوردستان لەگەڵ کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی عراق و هەروەها لەگەڵ جنین پلاسخارد نێردەی نەتەوە یەکگرتوەکان کۆبوونەوە سەبارەت بە پرسی هەڵبژاردنەوە هیچ زانیاریەکەتان هەیە کە ئەو کۆبوونەوە چی تیادا قسە کراوە چ بڕیارێکی تێدا دراوە؟ سەرەتا باسم کرد پرسی هەڵبژاردن ئێستاکە بابەتێکە UN و کۆمیسیۆن و عراق هەموو لە سەرخەتن کە هەڵبژاردن لە کاتی خۆیدا ئەنجام بدرێتن بۆی ئەم بابەتە لە دەستی لایەنە و دوولایەن نییە و سەرۆکایەتی هەرێم بەرپرسیارەتی گرنگی لە ئەستۆیە کە ئەویش جێبەجێ کردی ڕۆژەکەی دیاری کردیا چەندین جار لەگەر هێز و لایەنە سیاسەکان کۆبیتەوە و بەبێ UNیش و بە ئامادەبوونی UNیش هەموو ئەو بڕیارانە تاوتۆی تێدا کرایە دیسە جەخت لەوە کرایتەوە کە هەڵبژاردن لە کاتی خۆیدا بکرێ ئەمە حازر بەدەستەوەکو هەرێمی کوردستان ڕەنگە چەند لایەنێک حازرەتیان تێدا نەبیتن بەڵام ئەوەی کە دەبینین ئەمڕۆ UN بەجددی لە سەرخەتە و قونسڵخانەکان و خەڵکی تر و زۆربەی زۆری ناوەندە جیهانیەکان کە پێیان گرنگە و باشە کە هەڵبژاردن لە هەرێمی کوردستان ئەنجام بدرێتن لەبەر ئەوەی ئەم کابینەی ئێستا یاخود ئەم تشکیلی ئێستای هەرێمی کوردستان پێویستە لە ڕێگای هەڵبژاردنەوە جارێکی تر ئەنجام بدرێتەوە و کابینەی تر تشکیل بکرێتن و تیمەکی تری گرنگ لە هێزولانە سیاسەکان لە ناو پەرلەمانی کوردستان بن و نوێبوونەوەک ببیتن لە هەرێمی کوردستان لە ڕێگای هەڵبژاردن ئەمە داوای ئێمە و داوای خەڵکێکی یەکجار زۆر و داوای بەشێک لەلایەنە سیاسەکان و ناوەندەکانی جیهانی و UNیشە. بەڵێ سپاس دەکەین ئارەی نانەکەلی ئەندامی کۆمیتەی ناوەندی پارتی دموکراتی کوردستان لە هەولێر لەگەڵمان بوویت.